لا تۆریکەمی بەڕامەی بەنی باش کوردستاندا باز لە ئامادەکاریەکانی خوێندکارانی پۆلی 12 دەکەین بۆ تاقیکردنەوەکان ئامادەکاریەکان پێویستە چۆن بن لە هەمووی گرنگتر ئەوەی کە ئێمە ئاماژەی پێ دەکەین دابەشکردنی کاتە بۆ خوێندکارانە تا چەند گرنگە کاتەکانیان دابەش بکەن بەسەر خواردن و خۆ و کاتی سایکردن و هەروەها چوونە دەرەوە. من گفتگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا عەبدولحەمید کە مامۆستای 12 ئامادەیە بەشێکی ڕاستەخۆ لە دووهۆکۆ لەگەڵمانە. بەنی باش مامۆستا سپاس بۆی کە لە بەرنامەی بەنی باش کوردستاندا بەشداری لەسەرتا ئەمێ بزانم ئامادەکاریەکانی تایبەت بە خوێندکارانی پۆلی 12 بۆ تاقیکردنەوەکان بەشێکی گشتی دەبێت ئامادەکاریەکان چۆن بن. سپێدە باش بۆ هەموو میوانت کەناڵات هەوێت بەرێز. بەڵێ مامۆستا ئەمێ بزانم ئامادەکاریەکان چۆنن بۆ خوێندکاران. بەڵێ ڕاستی قۆناغا 12 ئەم هەر بێژین بەری ئەم دەست پێ بکەین و پلان بخوبدان کە چ بکەن بۆ نمراکە باش دەست بە ئینانە نمراکە باش یا پێدوێ ئەم بەحسیاوی تەوەری بکەین و قۆناغا 12 قۆناغاکە گەلێکە فەرە بوو یعنی بوو ژیانی هەمیە ئەم هەر بژنە قوتابیت خۆشی قۆناغا 12 ئەوە و پشتی 11 قۆناغات بۆرینێت و تێپەڕینێت گەهتە ئەوێ قۆناغی ئەف قۆناغەژی ئەوە و بژنە قوتابیت خۆک و مەسیرە مرۆڤی بیانی دێ دەستنیشان کرد پلێت باش دێڤە ئینێتە کرد بەڕنامەکە باش دەستخۆڤە ئینە و دگەهتە کولیەکە زانکۆیەکە باش وەکە خۆدە ژینەکەتەکە دەستخۆڤەنە ئینۆژی ئەو نمرە ئەوادوید ئەو زەحمەتەوەی بە چەندەها ساڵ احتیمالە یعنی دەستخۆڤەنە ئینێت بێتە کارەسات و بووی نەخۆشی پەیدا کە ڕاستی ژیانێدا بشەکلێکی عام ئەم بێژین و هەر جێ هەندێک ئەم دەستنیشان کێنجی لایەمەک و دەولەتی تڕش ناوەڕا ساڕۆژ ئالات کوڕشق لە ئەوسەتان بژنێ عەرەبی و ئەوان باژیرە ئەوان دەولەتە و ئەمتیداجین و بارە پتر بەڕوونامە شەهادە گەلێکە پێدیە بە قوتابیەمە لەورا ئەم تەکیدی سەردکەین قوتابی خواستان جەحیل دەوێت بەڕوونامەکە باش هەبێت و ئەف قۆناغەژی گەلێکە هەستیارە وەکیمە ئیشارەت پێداوی و پێدوێ قوتابی گەلێک خەمێکی ژێ بخۆتت گەلێک و بابەت خۆ یعنی پلانێک هەبن کو بشین ئەوان ڕۆژە خاصەتەن قۆناغا 12 ئەوان ڕۆژێت کو تێداریتنن و چ ڕۆژێک وزارەتە پەروەردە مهلەتی دەتە قوتابیت مێت خوشتوی و ئەوێ مەرحەلەوێت پلانێکی بخوبدانن پلانەکە ڕێکوپێک و هەمی تشتێدا هەبن دا بشێت نمرێت باش دەستخۆ ببینێت. بەڵێ کاتە پێویستە ئەو پلانە چۆن بێت مامۆستا ئەمێ بزانم کاتەکانیان چۆن دابەشکەن بەتایبەت با لە سەرەتایە باز لە کاتی سعیکردن بکەین پێویستە ڕۆژانە چەند کاتژمێر سعی بکەن. جوانە ڕاستی گەلە قوتابی ئەوێ پرسیارشمەتیان گەلێک ساڵ هەمی ساڵۆژ تاوانە پرسیارەتی تاکردن و چەند سەعاتە بخۆبدانن ئەڤە ئەتمینی سەرشیانی قوتابی مامۆستا ئەوە قوتابیە هەی احتیمالە بێک سەعات بابەتی استیعاب بکەێت و تێبگەهێت و وەلبگرێت بابەتی خوب باش و باش ئەڤە یەکە یا دوێ ئەوە بابەتێت زانستی احتیمالە پتر بێت قوتابی ینی کاتی خوب دەتێ پترش بابەتێت ئینسانی کان بژنێ لغات و ئادەبێ لەورا دوێت پلانێکی بخوبدانن کاتێ باش ئەوە ینی یا زانستی هەکەم بچین یا درستی ئەوە سپێدی سەحارەیە یعنی ئەکە بخۆ سپێدی زیڕا بێت ئەوەیە درست ئەوە پلانێکی بخوبدانە دوجارێکین بۆ چێکیر بۆژی سپێدی سەحاری زیڕا بێت شتێکی بخۆت و پشتینگی محالە بکات بخین شتە بێدەنگیە و پێتر یا ماڵ بکە عەتڵایە بێنڤەدانە هەمیت خەون ئەو شت پتر بخۆ استیغلال کرد ئەوێ فەتە چونکی بێدەنگی ڕەحەتیەکی دەتە مرۆڤ پتر مادە تێدگەهێت و حتا بێتە مەثەلەن بەری نیڤرۆ بێنە خوڤەدات وەختێ فراڤینە سەحکەتە بەڕامجێکی نیف سەعاتێکی پشتینکی جارێکادی بێنە خوڤەدات بموێت و پشتینکی ڕابتەوە بخینتەوە و هاکەدا یعنی ڕاستی ئەم جەدوەلێکی و ثابت کۆن بشین خشتەیەکی ئێکسەر ئان ئێکجار بۆ هەمی قوتابیە یا بزەحمەتە چونکە قوتابیە هەی ئیستیعاباویە کێمە احتیمالە 2 ساعتە داشت بابەتی وەربگرێت قوتابیە هەی بساعتێکی بابەتێت خوشت هەمیە تێبگەهێت و هەمیەش بەرگەت یان یا خاندی خلالی ساڵە هەمیە دیگەل مامۆستای خۆ فەئەتمینی سەر قوتابی ئەوە ئێک خاڵە دیە گرنگ یا مهمە بێت ئیشارەت پێ بدەم دایک و بابت بێت هەندام بۆ قوتابی ئەوێ ژینگەهی پەیداکەن بۆ قوتابی خۆ بە عیالی خۆ
كنت مال دا بشه جوه کی دیاریکاری باز لە کاتەکانی دابشکردن بکەم بۆ نمونە لە ساڵانی ڕابردوودا ئەوانەی کە یەکەم و دۆم و سێمیان بەدەستهێناوە باز لەوە دەکەن 10 کاتژمێر بۆ 15 کاتژمێر ئێمە بەردەوام کۆششمان کردووە وانەمان خوێندووە تا توانیوانە نیمرەیەکی بەرز بەدەستبێنین بەڵام خوێندکاری تر هەیە ئەڵێت من ڕۆژانە لەو کاتژمێرانە زیاتر وانە دەخوێنم بەڵام نمرەم نییە یاخود نمرەکەم بەم جۆرە بەرز نییە کەواتە تا چەند گرینگە یاخود بە گرنگ دادەندرێتەوە کات دیاری بکەیت باز لەوە بکەیت کە من پێویستە ڕۆژێک بۆم لە 10 کاتژمێر بە بەردەوامی بخوێنم بەڵێ بزانیم مامۆستا مەسەلەی چییە ئەوەی بە کات دەبێت ئینسان خوگەری نەدا یعنی کە قوتابی بێت خوگەری نەدا کات هەواڵێ من 12 ساعات خینێ 100 ئینە دەبێت ئەش 12 13 ساعت بخینم ئەوە کە تو بچی لای زانستیڤە نەیە درستە یا درست ئەوە چییە قوتابی محاولە بکەێت بابەتی وەل بگرێت تێ بگەیت بجە حەسکێ ساعتێک بێت 2 ساعت بێت 3 ساعت بێت بابەتت خۆ هەمیەوە بخینێت مهم ئەڤەیە یعنی چاو بابەتی خۆی مسەیتر بەسەر بابەتی زاڵ بێت سەر هەمی تشتا زانێ سەر بابەتی هیر و میرێت وێدا ئەگەر چۆ ویزاری پشتڕاست بێت شخۆک و ئەو پرسیارەت ویزاری سەربی بابەتی تێنکە چ بابەتە شت نمرەی خوب دەستخۆ ببینێت ئەم بێژین ئەف قوتابێت مە ئەوێت نمرێت باش ئینا بن 12 ساعت 13 ساعت احتیمال نفسی قوتابی هەی 10 ساعت 7 ساعت بخینێت و منرێت باشتر جی بینێت یعنی سەر شیانت قوتابیت منێت و سەر تێگەشتنەوەی سەر بابەتی باشە بابەتێکی دیکە هەیە کە تۆ بڕیار بدەیت یاخود کە خوێندکارێکی پۆلی 12ەیە بڕیار بدا کەوانەیەک باشی بخوێنێت باز لەوە دەکەن بە 7 پلە دەڕوات واتە ئەوەی کە گرینگە بەتایبەت لە سەرەتای ساڵەوە کەوانە دەخوێنێت 7 قۆناغ هەیە پێویستە پێی تێپەڕ بێت بۆ منە سەرەتا بخوێنێت سەرتا بنووسێت پاشان دووبارەی بکاتەوە کەواتە گرینگە خوێندکاران بۆی بزانن بە باشی لەوانەیەک تێبگەن بەردەوام لەسەری بۆ منە متابعی ئەو خوێندنەوە بکەن یاخود متابعی ئەو کتێبە بکەن و لە کۆتایی هەفتە دووبارە دەست بکەنەوە بە سعیکردن تێیدا یعنی ئەمانە بە زەڕوریەت دادەندرێت یاخود چۆنیەتی سعیکردنەکە دەورە بینێ ڕاستی ئەوژەیەک خاڵێت هەرێت گرنگە مامۆستا تا ئیشارەت پێدا چ گەلە قوتابی مە هەبوون ئەوە چەند ساڵ ساڵە یعنی قۆناغ دوازێت بین مامۆستا ئەس گەلێکت خینم نمرت من ناین ئەوەش یەک خەلەلە یعنی خەلەل دێت بێتە دەستنیشانکردن قوتابیە مە عیالێ مە کە چات خینت قۆناغ دوازێ یا پێدویە گەلێکت هەین خواندنەوان یعنی طریقا ئەن بژە ڕێگە خواندن یا نەیە درستە نەیە زانستیە قوتابیە هەی مادەت علمی احتیمالە بچاوی تخینێت احتیمالە نەنویسێت احتیمالە ئەف مەسایلت حیسابی کان بێژنێت حیسابیت ریاضیاتی بیرکاریە بخۆنا نویسێت یا درست ئەوە مامۆستا ئەوە کو محاولە بکەێت ئەف قوتابیە یعنی ڕێکوپێک بابەتی باش تێبگەهێت بجا ئەگەر بابەتی ئیشبەرکردنیە بێت ئیشبەرکێت و تێبگەهێت یا دوێ ئەوە وەکی تەکەرەمکیرە مراجعه بکەێت هەر پشتی بابەتێکی بەشێکی خلاص کرد جارێکات زرتە بەسەروی بەشی ئەو پرسیارەت ویزاری کە چژێ هاتینە چەندەها ساڵات چکە سیغەتی ویزاری گەلە جارە تیکرار بتەوە قوتابیە مە بەری پشتە ویزاری دوێت پرسیارەت ویزاری پێشچاو بتەبێت دوو ئەو خۆشی پرسیارش خوب کرد یعنی و یا سیە ئەوە کورتیەکێ پشتی هەر بەشێکی خلاص کرد کورتیەکی سەروی بابەتی بخۆسەر وەرەقەکی بنویسێت کە چاوە خواندیە نەخواندیە و سەحکەتە ئەسێت ویزاری کۆشێت حەلکەت نەشێت حەلکەت ئەگەر نەزانی ئەنجامێت توی چینە دزڤرتەوەکە ئەو بابەتێ ئەو خاڵاتی نەگەشتی ئەو بەشێتێ نەگەشتی جارەکە دی مراجعە بکەتەوە هەروسە حتا کتێب تمام نەکرد بەڵێ کات ئەو دووبارەکردنەوە دووپاتکردنەوەی هەروانەیەک بەتایبەت بەشێکوانە هەیە کە تێگەشتنیان قورسە بۆ خوێندکاران یاخود بازەوە دەکرێت کە قورسن تاکو بتوانی باشی لەوانە کە تێبگەی بەتایبەت وانەی بیرکاری بێفیزیا بێت یا هەندێک وانەی دیکە ئەمانە دووبارەکردنەوە لێرەدا ڕۆڵ دەبینێت کە خوێندکارێک باشی بەتایبەت لە وانەیە تێبکات ئەکید مامۆستا یا درستانی مام ئەوە چییە یعنی خشتەکێ بدانن ئەوا چ ڕۆژێت نوکە خاستە فترەنگی قوتابی تقریبا نوکە هەیڤەکەمە بە ده ڕۆژ چوون خشتەیەکی بدانن بەری ویزاری خشتەیەکە یا ڕێکوپێک یا زانستی هەبێت یا چاوە مثلا بابەتی بیرکاری ئەس دی 7 ڕۆژە بودانم 10 ڕۆژە بودانم ئەوی وەکی مە ئیشارەت پێدای سەر شوێنت قوتابیت مینێتەوێرێ کە بابەت وەرگرتیە وەرنەگرتیەش قوتابخانێ ئەف منهەجی هاتیە خواندن ئانە دوو شنیکە بابەتێ مابینە بابەتێت بیرکاریت زانستی نافرا بابەتێکی ئەدەبی بدۆنتە دیال یعنی چاوە مثلا بابەتە شەمیە بزح آخر بابەت امتحانت ویزاری وەکی جدولی خشتەی ثابتت ویزاریدا دیفلیژنا وزارەتە ئەوە کو فیزیا دوماهیک بابەتە
دەبێت قوتابی چ بکات ئەول بابەت فیزیۆ بخینێت چکی دماهیک بابەتە دیفرا نەئسەر شتێکی تە بیرکاری بتە بابەتێکی علمی نەخێر یا درس ئەوە بتە بابەتێکی ئەدەبی مەتەن عەرەبی بخینێت سێ چهار ڕۆژێکە چهار ڕۆژە پێنجێک هەدە چەندێ بخۆدانە دیف تێگەشتنەوەی دیف خواندناوی دیفرا بتە بابەتێکی علمی جارێکا دی بیرکاری جارێکا دی مەتەنەن بتە ئینگلیزی و هاکەدا حتا گەتە بابەتی ئەخیرێک و زانستە زیندەوەرە ئەوی بابەتیش طبعا ده ڕۆژ ئەخیر بخۆدانت بەری قوتابی بەری بتە ویزاری بەڵێ شتێکی باو هەیە لە نێوان خوێندکاراندا بەڵام مامۆستایان دوو بۆچینی جیاواز لەسەر ئەم بابەتە ئەدوێن بۆ نمونە کە خوێندکارێک لەوانەیەک باشە ئەم وانەیە بۆ منە دەرز بە خوێندکارەکانی دیکە دەڵێت ئەڵێ من بەباشی تێگەیشتوم بۆکو سعیکردنێک بە خوێندکارەکانی دیکە بەشێک مامۆستایان بازەوە دەکەن خراپە بۆ ئەو خوێندکاری کە دەرسیان پێدەڵێتەوە دەکرێت خۆی لە بیری بچێتەوە بەشێک بازەوە دەکەم باشتر لەوانەکە تێدەگات منەمێ بزانم سەرنج و بۆچوونی تۆ چییە ئەوانەی کە بەباش لە لەوانەکان تێگەیشتون کە خوێندکارانن تا چەند گرینگە وانە بە خوێندکارانی دیکە بڵێنەوە ئایا خوان باشی لەوانەکە تێدەکەن زیاتر دەبێت یاخود کەمتر دەبێتەوە بەڕاستی یعنی یا بزەحمەتە ئەدبێژم یعنی قوتابی بشێت ئەم خوێندکاران نیشا خوێندکاری دی بدات چونکە ئەف خاستان ئەف فترانەکە تێدا دژین ئەف چ ڕۆژەیەتمان ئەن سی ڕۆژێتمان وەکیمە ئیشارەت پێدای بۆ کاتێکی زێرینە گەلە بە قوتابی دوێت دەمێ خوب فرەی نەبێت یعنی بەلاش نەبێت وەکی دیدنوکە مامۆستا یعنی دەرفەت و مەجال گەلێکە چێ بووی بۆ چێ یعنی جانبێ سوشال میدیا گەلێکی بەرفرەهی لێ هاتی نوکە باراپترێت مامۆستایت مەسەر مستەوەی کوردستانی هەمی بابەتە یوتیوبێت هەین قوتابی شێت خوێندکاران شێت تەماشای ئەوان یوتیوبا بکەت کاتێکی محەدەت مەتەن ئەو بابەتێ باش تێدا نەیزیرێک و شیانەتی زەعیف لاواز تێدا محاڵ بکەت تەماشای ئەوان یوتیوبا بکەت یان مەلزەمەیت هەین یعنی مەلزەمە ئەوژی وەک هاریکارە بۆ خوێندکار شت کورتیەکی سەروی بابەتی ئەوێت لاواز بخینێت ئەمما خوێندکار نیشا خوێندکاری بدە بچێکی دەم دەست نادات و یا بزەحمەتە احتیمالە ئەو ڕێکارت درستێت و خوێندکار نیشا خوێندکاری بدەت نەیە زانستی بێت درستیش نیشانەدا احتیمال دەجارە تووشی خەلەتیە بدەن خەلەتی نیشایە کو دەبدەن بێتە سەبەبی ئاریشە و دەستنە ئیڤەینانە نمرە یعنی دێ بێتە کارەسات بۆ قوتابیش باشی بەڵێ بابینە سەر کاتی خەو پێویستە خەو چەند کاتژمێر بێت بۆ خوێندکاران بەتایبەت لە چل ڕۆژەکە ڕۆژانە چەند کاتژمێر بخەون لە هەمان کاتێک کە تاقیکردنەوەکان دەست پێ دەکات لە کاتی تاقیکردنەوەکاندا لەو کاتا پێویستە چەند کاتژمێر بخەون راستی یعنی جانب زانستی هر اشارت به اوی خالد دین خاصتا اوی فتره یا بدوی خویندکار بدرستی حق خوی بدته یعنی راستی زانستی انه علميا بيجن ودارو ناسيج بيجن وحتى صحيجي تندرستي اوا كو حف ساعات كيمتر هر نبت يعني روجانه ودمي خويجي قالك بيدفيا قطابي ما خين كاري ما تاكيد سوي دمي بكات يعني دمي خوينه بروجي بتو شافي بخينت از خود قال هندنين مو جانب زانستيج ديال هندنين يا درس اوا بشتي ساعات 12 قطابي خين كاري ما بهم ودانوي درس بيت وبراحتي بت وكما قلت جينجها يا خوش بيت افي دمي محالب كات بخويت حتى دمي سبيدي دم سپیدی شش هفت بشتینی ویجا سپیدی شد جوی کی گله کی وقت ما اشارت بدای دست بکیجی یعنی جوی کی هاده ای خوش باره بتر خلق يتخوى بدنجية مروف صحيا جي بتر استيعاب كاتو دام استيعاب بيجي يعني تجهشنا مروفي بمادة أي فترة جالة درستره أما هندا قطابيتين بالعكس بروفانا يعني محاولة يترجع هم يتخوى شافيت خينت أز خود بجم أبا جانب زانستي فنيا درسته واحتمال تأثيره قدروني جري بتأكيرن والجسدي ويجي كل شيء ويجي كوب درستي نشد يعني طاقة هبت كو أفان شرجة باش بخينت وبردام بسر خاندنا خو فاتا مامۆستا ینی گرنگە کاتی خەوەکاندا بەش بکرێت بۆ منە ئەگەر شەوەکەی 5 بۆ 6 یاخود 7 کاتژمێر بخەوێت گرنگە لە کاتی ڕۆژەکەشدا کە بەردەوام لە سعیکردندا بەتایبەت لە 40 ڕۆژەکە بۆ منە پاش نیوەڕۆ نیو کاتژمێر بخەوێت ئەمە وای لێکا زیاتر چالاک بێت لە کاتی سعیە أكيد أفخذ قال هندمة يعني كتبية رأينا كساتي الشخصية دي بجن بلقة يعني بشتي بسبيدي الرد بساعة شاش حفت هكر
خشتاوية درس بيت وخاند وبين بدان ما بينه وهبت يا بدفيا ما بين نيفرو يعني تعدو يا سيادي في قطابيت منه طبعا خيد كارد منه أي فترة نيف ساعتك بخبضانت وك خشتاك يا درست نيف ساعتك بنفت جالك بدفيا رصيد بتهاري كار وهندانك بيكو بتر شيان هبت وطاقت هبن بتر بردام بسر خاندنا خو حتى شبه. بله مثلا جوتيبيني جناب تام بزانم بتعبد بشكل خويندکاران کاتی خواکان لئواران دا بمن کاتی خو لئواران دا پنج بيت بوشش کاشمیر زخوان بلام بدرجای شو بخبر دمن بردام لسعی کردن اگر بیت تحقیق نوکان بو بیانی بیت اما بدروز دادن درت نخير يا ديارة مشكلة أو قال قطابي ما هبون يعني كاتب وزاري امتحان وزاري يتخوت شوي يعني درسنا نفستيا نشا يعني برسفة درس بدات أو يعني خالق قالك أو جرنجت إشارات بدراستي لو را متأكيد سرندكير يعني يا درست أو كو قطابية ما وقت نفد خاصة شافي يعني نفستنا كا أكيد بجني أزانستي أو درستي بدكو بشت حتى صبدي لا شيء حق خوال بجد اما اگر شبه همی ما هشیار و نخواند راستی تأثیر گلگ حتی او چه خواندیش احتمالا برو و تأثیر لبکت و جبید کجی خواندناوی ریکوپیک نایت و درست نایت لو راد بجم جدول خشته گلک بدویه بقطابی خیندکار بخوب دانت اوی فتره خشته که زانستی بید استشاره مامستایی که زیرک بکد استشاره دیکو بابا بکد خشته اوی ابد که همی بابت دهبن و که ما اشارت بده علمی بید ادبی بید خشته به هنده هبد بو خواندنی خشته هبد بو بهم ودانه خشته هبد بلا بو سوشال مدیا جی انا بجم قطابی ما اجار خو قطع کد چه مشکل دانینه هکر روزانه مثلا ساعتك بخوب دانت صحکته او یوتیوب آن برنامجی که هندان بده تشجيع بده تحفيزك بده بو بولاد دوازي يعني از بيجم تشكي جالك جانا شو كاجا اجار قطابي متو منع كاجيب تشكي بزحمتها بي يعني اجار هم بتخاندن نوعكي يعني مساله قدر ناسيج ما بحث كري نفسيا مرتاحنا بدي قطع بدش همي خزانه وماله يعني بتشكي بزحمتها هيك درفتها بد باشا بله ما مصابون مناتو امرو تحقیق کردنەوەکەتە يعني بەگرنگ دادن درێت بەیانێکی هەڵستی بۆنە پێداچوونەوە بەوانەکان دابکەی راستي أبي باشا خرابنينا هكر كورتيك طبعا شكي بابت همي نشت بري قناغ بري بشتاق امتحانه يعني أزمونه همي مراجعة بكات بس شيء وكما إشارة بداية هالبدايات هر بابتك قطابي خينتكار بيت يا بابت خو كورت يعني شو أو تشد جرينجت كو ما مستوى تأكيد سركري أو تشد كو أو تنجهشتي أو تشد كو وزاري برا بتر صيغتي وزاري وكما إشارة بداية هر صالتت أو فيت كورتيه كي بخو مراجعة كي بكتب سركي فبري فشتا يعني أزموني باش خرابنينا بس نكو جالك خو شوشيني شو جالك زنا بيجن يعني كو بري خاندني بري أزموني نه باشه كو مروف جالك خو تيك بدات يعني همي مراجعة بكت بس ساعتها كي بري هنجي جالك يا سرشتيه وكي دي بشترازبون يعني ثقات بخو وكان بيجين كو بشتا أزموني يعني قاعي وبشتراز بتكو از دی جواب دام من خاندي افجي راسي بالدره که بمروي كو ان شاء الله نمرد باش دي دست خوبين ان شاء الله مامۆستا ئێوە کو مامۆسای دوانزەی ئامادەی بەرکەوتتان لەگەڵ خوێندکارانی پۆلی دوانزەدا هەبووە خواردن چۆن ڕۆڵ دەبینێت بە تایبەتی لە چالاکی خوێندکاران بۆ کاتی سعیکردن راستي أوجي جالك مهمة قطابينات بيت خويندكار جالك خو يعني برسيكت أن خلا واسكت وكي بجانب خايف وكي ما بحث كري وجانب زادي وش لو را من إشارة جبيدا جنجها قطابيد مال دا جالك بيت بيخويندكار جل دي كوباب دي كوباب تهاريكار بن أوان شو رجال مساعد بن حتى جانب دروني جي يعني جانب دروني دائما نكو أخفتنا نخوش بجنة وتعد يعني أخفتنا ساقط وتبكيرنا ناجحنا بي وأجر السيرفيس سيستم بين احتمالات تمرنا نخير جنجها كباش أجر غرفك جدا هبت جالك باش أجر ثلاجة بدانن غرفاوي دا جالك باش كو ببينت كو هاريكارن دي كوباب جال مال خزانك أو كو بالدرك أبوي هندك تشت شيرناهية بكانت ثلاجة دا آواوي هبت وتشت بردامن دي جالك باش تبت كو قطابي آخيدكار يعني بتدافعك هندانك بوي كو بتر بخينت وبتر تبجهت وأكيد فايدة بتر بينت هەمیشە باز لە ژنگێکی ئارام دەکرێت بە تایبەتی لە چل ڕۆژەکە بۆ خوێندکارانی دوانزەی ئامادەی من لە پاڵەمە ئەمەوێت باز لە
چوونە دەرەوەی خوێندکاران کەم بە تایبەت لەو چل ڕۆژە ئایا بەگرنگ دادەندرێت بۆ منە خوێندکاران ڕۆژانە بێت یاخۆ سێ ڕۆژ جارێک بێ بچنە دەرەوە؟ راستی سر خوێندکار بینێت خوێندکاری هەی ئەگەر احتیمالە پیشە دەرە گەلێک مژید بێت و نەشت بزڤرتەوە يعني تكاليا هوالا تأثيرك اللي بكت يعني نيا ناريني نكويا يعني نا باش يعني نا اكتيف بيت لو رأس بينم اگر قطابي ام خويتكار قالك نادر كيف تقالك باش ترى محاولة بكت او جينجهات مال دا بخوتها كيف تدابي كت قال ديكو بابا انجا سوشيال ميديا احتمال تشتر بيت اگر جار كان بيجن حفتي جارك نيف ساعتك احتمال بدر كبت تأثيرك اوصل لنكت تخرب تدانينو يعني احتمال باش بتبوي بس نبت بردوام ويعني خفير نكت ابي فتره محارب كت قلب شش دربه چكي تاثير قلب لكت وذوق دربه دي بوتشبت يعني خواندن چكي ديت كيفسر هندي الجو خواندن بت وجينجه خواندن بت احتمال بتر محارب كت نمره دسخو بينتو باشتر بله زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵا عەبدولحەمید مامۆستای دوانزەی ئامادەی سپاس بۆ ئێوە زۆر سپاس